تەمامیەتی ئارزی بەهانەیەک بۆ پێشێلکردنی مافی نەتەوەکانی نیشتەجێ لە جوگرافیای ئێراندا. بە درێژایی ساڵانێک بۆ هەردوو ڕژیمی پاشایەتی و ئیسلامی چەمکی پاراستنی یەکپارچەی خاک بەردەوام بیانوێک بووە بۆ سەرکوت و داسەپاندنی بێمافی بەسەر کەمینە نەتەوەیەکانی نیشتەجێ لە جوگرافیای ئێراندا. یەکێک لە شانۆ وەحشیەکانی سەرکوتی خەڵکی کوردمان لە ڕژیمەکانی پەهلەوی و ئیسلامیدا لە کوردستانی ئێران بەم بیانوەوە بینیوە. تێکراری پاراستنی یەکپارچەی خاک هەندێک جار لەباری نەزەریەوە ئەم گومانەی دروست کردووە کە ڕەنگە مەبەستی خاوەنانی ئەم دروشمە پاراستنی سنوورەکانی ئێران بێت لە بەرامبەر دەستدرێژی دەرەکیدا. بۆ نمونە ئەوەی کە لە قەراردادی گوڵستان و تورکەمەنچای بەسەر ڕژیمی دەسەڵاتدار لە ئێراندا سەپا و بەشێک لە خاکی ئێرانی دایە ڕووسیای تزاری. بەڵام لەم دوایانەدا ئێتلافی ناسرا بە گروپی جۆرجتاون بە سەرۆکایەتی ڕەزا پەهلەوی ئەم گومانەشی لەم چەمکە سڕیوەتەوە و بە جێگای کەڵگوەرگرتن لە عیبارەتی تەمامیەتی ئارزی عیبارەتی پاراستنی یەکپارچەی خاکی ئێران بەکاردێنێ. ئەم عیبارەتە ئیتر بەبێ هیچ پەردەپۆشیەک مەترسی نەک لەلایەن دوژمنی دەرەکیەوە بەڵکو مەترسیەکە گۆیا لە نێوخۆی وڵاتدا هەڕەشە لە یەکپارچەی خاکی ئێران دەکات. هەڵبەر ئەرتەشیش کە قەرارە بەپێ ئەم مەنشورە بە یارمەتی ئەو پسپۆڕ و ناستانەی سوپای پاسداران کە گۆیا دەستیان بە خوێنی خەڵک سوور نەبووە بەهێز بکرێت و ئەرکی پاراستنی یەکپارچەیی لە بەرامبەر ئەو کەسانەی هەڕەشە لە یەکپارچەیی خاکی ئێران دەکەن بگرنە ئەستۆ. و هەڵبەت دەزانین ئەمە یانی سەرکوتی هەر جوڵێکی مافخوازانە کە بە گومانی ئەوان جودای خواز بن. جێگای سەرنجە کەسێکی کوردزمان کە جەوری نوێنەرایەتی خۆگوماردەی کوردەکان لەم ئێتلافەدا دەگیڕێ گۆڕانی ئەم تەرمە لە تەمامیەتی ئارزیەوە بۆ پاراستنی یەکپارچەیی بە ئاکامی باس و جەدەلەکانی خۆی دەزانێ. بەڵام بە هەرحاڵ بڵێن با بگەڕینەوە بۆ شەمکی کلاسیکی تەمامیەتی ئارزی کە لەگەڵ مەفهومی پاراستنی یەکپارچەیی خاکی ئێراندا کونکرێتتریش بووە. پرسیار ئەوەیە کە لە مەفهومی پاراستنی تەمامیەتی ئارزیدا ئایا باس تەنیا لەسەر خاک واتە سەرزەمین، سەرچاوەی ژێرزەوی، جۆگرافیا و سەروەتە مادیە یان خاک و دانیشتوانی ئەو سەرزەویانەش بەشێک لە تەواویەتی ئارزین؟ ئەزمونێران لە یەکسەدەی ڕابردوودا و لە هەردوو ڕژیمی سەڵتەنەتی و ئیسلامیدا نیشانی ئەدات زەوتکردنی مافە سیاسی، کۆمەڵایەتی، ئینسانی، ئابووری، فەرهەنگی و زمانیەکانی خەڵکی دانیشتووی ئەم سەرزەویانە و سەرکوتی هەر حرەکەتێک کە خوازیاری دابینبوونی ئەم مافانە بوو بێت بیانووی پاراستنی تەمامیەتی ئارزی پراکتیکی زاڵ لەم دوو ڕژیمەدا بووە. ڕاستیەکەی ئەوەیە کە تەمامیەتی ئارزی تەنیا بە قیمەتی جەنایەتی بێ ئەژمار، سەرکوت، تاڵان و بڕۆ بێمافی بەشێک زیاتر لە خەڵک دەستەبەر بووە. ئایا کاتێوە نەهاتووە بڵێن تەمامیەتی ئارزیە کە بەرهەمی سەرکوتی کەمەنەتەوەیی، مەسەبی، زمانیەکان و سوکایەتی و تاڵانچی بێت دەوام ناهێنێ؟ بۆ سەدەیەک خەڵکی کورد و باقی نەتەوەکانی دانیشتوێرانیان بە بیانووی تەمامیەتی ئارزی سەرکوت کردووە و دەکەن. لە وڵاتێکدا کە بە ملیۆن کەس تەنانەت خاوەنی 1 متر زەوی نین لە نظامێکی گەندەڵدا کە حاکمانی ئیسلامی زەوی، دەریا و ئاسمانی وڵاتیشیان فرۆشتووە و تاڵانیان کردووە، تەمامیەتی ئارزی چ واسایەکی بۆ بە ملیۆن ئاوارە بێماڵ و حاڵ و کرێنشین هەیە؟ وە تەنێک کە زیاتر لە 70 لە سەدی خەڵکەکەی لەگەڵ هەژاری، بێکاری، بێمەسکەنی، دەستفرۆشی، کۆڵبەری، سوختبەری، گۆڕخەوی، فرۆشتنی ئەنجامەکانی جەسەدا بەرەوڕوون چ جۆرە وەتەنێکە؟ واژەی تەمامیەتی ئارزی لەلایەن خاوەنانی دەسەڵاتەوە مهەندسی سیاسی کراوە
کام وڵات و ئەرتەش هەڕەشە لە سەرزەوی ئێران دەکات کە لەمڕۆدا دەسەڵاتداران لە کوردستان و بەلوچستان بە یارمەتی ئەرتش و سوپا ڕۆژانە خەریکی ئەنجامدانی جەنایەتن. کامەترسی هەڕەشە لە یەکپارچەی خاکی ئێران دەکات کە تەنانەت ئۆپۆزیسیۆنی ڕاست و ناسیۆنالیستی ئێرانی لە ئێستاوە خەریکی ناردنی ئەرتشن بۆ جەستەی خەڵک بە بیانووی جودای خوازی. کاتێک کە ژنان واتە نیوەی کۆمەڵ لەگەڵ ئاپارتاید و هەڵاواردنی نهادینەی جنسی بەرەڕوون، ئێران بۆتە زیندانێکی گەورە بۆ کەمینە نەتەوەیی و مەسەبیەکان. لەوەها بارودۆخێکدا حکوومەتی ئیسلامی و ئۆپۆزیسیۆنی ڕاست و ناسیۆنالیستی تۆندڕۆ خەڵکیان لەبیر چوێتەوە و بە خاکەوە نووساون. ئەگەر بۆ چەندین دەیە تەمامیەتی ئەرزی گۆپاڵێک بووە بۆ سەرکوتی خەڵک و داسەپاندنی بێمافی و هەڵاواردنی سیستماتیک، ئێستا خەڵک وشیار بوونەتەوە و دەزانن چۆن هەردوو سیستمی سەڵتەنەتی و ئیسلامی لە دێوەزمەی تەوامیەتی ئەرزی و مەترسی لەدبوونی ئێران بۆ فریوزان و بێجەنگکردنی سەرجەم کۆمەڵگا کەڵکیان وەرگرتووە. لاوان، ژنان، نەوەی نوێ و خەڵکی وشیار و یەکگرتوو لەمڕۆدا فریوی حاکمانێکی گەندەڵ و کۆنەپەرست کە خۆیان هەموو سەروەت و سامانە گشتیەکانیان بەتاڵان بردووە و ئەوانەش کە لە ئۆپۆزیسیۆندان و لە ئێستاوە بەم بیانوە خەریکن تا لە سبەی ڕۆژی بەدەسەڵاتگەیشتنی خەیاڵی خۆیاندا ئەرتش بنێنە جەستەی ناڕازیان و مافخوازان ناخۆن. سەرکوتی خەڵکی کوردستان سەرەتای سەرکوت و داسەپاندنی بێمافیەکی گشتی بووە. تەنیا ڕێگای مەشروع ئینسانی بۆ بەیەکەوە ژیانی پایدار و بەردەوامی خەڵکی دانیشتووی جوگرافیای ئێران ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی و سڕینەوەی بە تەواوەتی و یەکجارەکی هەڵاواردنی نەتەوەیی و مەسەبی و یەکگرتوویەکی دڵخوازانەی خەڵکی ستەمدیتووی ئێرانە.